ئەمە دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زانکۆی چەرمووە کە پار یەکەم کۆنفرانسمان لە سلێمانی ئەنجامدا. ئەم کۆنفرانسە گرنگیەکی زۆری هەیە چونکو هەموو زانستەکانی تر پابندن یا با بڵێن پشتبەستن بەچی بە زانستە سروشتیەکانەوە. ئەگەر تواندا ئێمە احتمام بین بەم زانستە بنڕەتیانەوە ئەم زانستە سروشتیانە بێگومان وەکو ئەوای ئێمە توانی بێتمان لە بواری زانست و تەکنۆلۆژیا پێشەنگیەکی زۆر باشماکرێت پێشکەوتنی زۆر باشماکرێت. ئەم ساڵ نزیکەی زیاد لە 100 توێژنەوەمان هەیە لە چەند وڵاتێکی جیاوازەوە. لە هەمان کاتە تایبەتمەندیکی تری ئەم ساڵ ئەوەیە کە ئەم کۆنفرانسەمە هێناوەتە پایتەختی شەیدان و ئەنفال کە وەکو ناسنامەیەکی شارەکە و هەروە ناسنامەی زانکۆم. بەشێکی زۆری ئەم توێژینەوانە لەبەرەوەی بوارەکان بواری زانستی سروشتین پێیان علومی طبیعین. ئەم بوارانە هەمویان لە ڕێگای ئەم پەیوەند جۆرە پەیوەندە نێودەوڵەتیانەوە گرنگترین نەتیجە چیان؟ گرنگترین نەتیجە ئەوەیە کە توێژەرانی کوردستان دەرفەتیان بۆ دروزە بێ کە ئەو بەرهەمەی توێژینەوەی کە هەیەە هاوبەشیکەن لەگەڵ توێژەری نێودەوڵەتیە. ئەمە گرنگترین ئەنجامێتی. ئەنجامی دومیشی بەشێکی زۆری ئەم توێژینەوانە لە گۆڤارە پێشکەوتەکانی دنیا بڵاو دەبنەوە و بەشێکی زۆریانە چنە بواری جێبەجێکردنەوە. هەندێکیان ئەوانەی کە پەیوەندیان بە دروستکردنی دەرمان و بە ڤاکسین و بەوانەوە هەیە ئەمانە بە دڵنیاییەوە دەچنە لە بواری خۆیانە دەچنە بواری جێبەجێکردنەوە. طبعاً ئێمە چیەکەین بۆ ئەم نەتیجانە؟ وەزارەتی فەنی باڵا کارەسانی دەکات بۆ ئەوەی بەرهەمەکانی توێژینەوەی زانستی لە شوێنەکانی خۆی بەکاربهێنرێت.